لەو بەری و لەو بەری هەرێ شاتوونی لە کرێدا لەو سەری بگەنەوە یەکتر پێم خۆشە بیت ئەگەر بە کەشەشی هادر ئارام جلو مناقشەیە بگرین طبعا ئەوە دیبەیت نییە باواتێ نەگەن کە دیبەیتی بینی کاک دکتۆر و مامۆستا هەندرێنە نەخێر گفتوگۆیەکە لەسەر پرسەشی دیاریکراو بتوانین بزانین چییە دین چییە یاخۆ هونەر چییە لە ماهیەتی ئەو دوو کۆنسێپتەی بکۆڕینەوە ئەگەر بە کەشەشی ئارامگویان لێ بگرین پێم وایە باشترە بیت بۆی بە باشی ئیستیعابی مۆزوعەکەش بکەین هەم لەوەی علمیە و لەوەی ئەدەبیەوە و فەنیەوە باشتر لێ تێبگەین سەرەتا مامۆستا هەندرێنی دەست پێ بکەین بەڵام یەک مەلاحەزە حەزەکەم باسی بکەم ئەو شەوەکو شەوەکانی دیکە نابێت کە مداخەلە زۆر ببێت بەڕاستی لەبەرەوەی بەخۆشان نەزانن عەدەدی ئامادەبوان زۆرە خەڵکەکی زۆر لێرانەی خۆشحاڵین بە ئەو خەڵکەی یەک خولەک ڕەنگە چەند کەسێک وەربگرین بۆ ئەگەر پرسیارێکی یان ئیزافەیەکی هەیە نەوعی بیت لەسەر بابەتەکەی بی مۆزوعیش بیت بەڵێ جا ئەمن کۆتایی پێبینم بە مامۆستا هەندرێن قسەیش کە لەبەرەوەی وەقعەتی لین کە لەبەین هەردووشیان دانیشتۆ مەجالی هەردووشیان نەدەم وەریانەگر بۆ پرسیاری گۆش وەرەگرم لە مامۆستای بەجێ دەبم بەس تکایە بۆی ببیتە کەلتوریش تۆزێک هادی ناو قاعەکەی بپارێزین و ئیستیعابی مەوزوعەکەش بکەین تکایە با بە ئارامی بەڕێوەچین مامۆستا تایتڵ و ناونیشانی قسەکەی دیارە فەرقی بەینی دین و هونەر دین چییە دواتر هونەر چییە 20 خولەک نیو سەعاتە لۆ جەنابەت بەجێ دەڵم بە ئارەزوی خۆ قسەی لەسەر بکات فەرموو خوێنەری خۆشەویست ئەم کتێبە بەرهەمی گفتوگۆیەکی فەلسەفیانەی نێوان دوو فەیلسوف و نیوە کە لە ڕەواندز لە ئەو زمانە 27 مانگی سۆرە 27 سێ ئەوە لە خانەی سۆران دەستی بە من کرد خۆی دەستی بە من کرد خۆی بنووسێ بۆ ئێوە ئەم کتێبە کە نازانین بەشی کەی دەنووسێ وەڵامی پرسیارە نا ئەم پرسیارە خوێنەریانە ئاڵێکی ناو ڕەحمی دایک بیرکردنەوەکان گرمۆڵە بووە ئەو پرسیارانە گرمۆڵە بووە نەتوانیوە
پرسیارەکانەوە. ئایا لەم کتێبەوە پرسیارانە جواب بدەیتەوە. ئایا هونەر ئالتەرنەتیڤی دینە؟ ئەم پرسیارە مامۆستا و شیوای لە ناخوە زۆری حەیبەوە سەدات باوکەوە مامۆستا هەندێ مامۆستا لەگەڵ ئایا هونەر ئالتەرنەتیڤی دینە؟ ئەم پرسیارە هەندێک وەڵای بدەن. ڕادی؟ دووەم ئەو پرسیارە مەکارکردن. ئایا هونەر ئالتەرنەتیڤی دینە؟ دووەم ئەگەر دین و هونەر جیاوازیان زۆر هەبێ ئەگەر دین و هونەر جیاوازیان زۆر هەبێ سەرچاوەی سەرەکی ئەم جیاوازیانە سێکس سێکس نییە؟ سێم پرسیارە ئەمە دیارم نەکرد. ئایا فەرقی ئەوەی کە دین و هونەر جیاواز ئەمە لەسەرە باخەڵمە بەنەری خۆشەویست و ئێوەش تێگەیشتن و گەیشتنە ئەنجام کە ئایا هونەر ئالتەرنەتیڤی دینە یان نا؟ ساحێبەن دەبێت جوابمان بدات بۆ مناقەشە بکەین. کەواتە ئەگەر ئەدرێنیش باوەڕی بەوە هەبێ کە دین و هونەر جیاوازن ئەوە کەچ دوزانیا ئەگەر ئەسڵەپوی ناکرد بەس جیاوازەکە چیە فەیلسوفەوە جواب بداتەوە وە بە شێوەیەکی جیاوازیش لەچاو جەنابەت کە مامۆستای ماتماتیکی یانی تۆ مثلا چایخانەت هەیە بەڵام ئاشتی و کەسوودی یەکترین کتێبە جوانەکانی دنیا کەواتە ئەگەر مەم بزانین ئەوە جیاوازن دین و هونەر ئایا سەبەبی ئەو جیاوازیانە سێکس نییە؟ لە بەشی دووەم کتێبەکەمان ڕەنگە مۆزوعی سێکس بکەینە تایتڵی کتێبەکەمان کە ئێستا نیشتمان فەرقی بین و جیاوازی بکەینە مەسەلەن مۆزوعی سێکس لە بینی دین و هونەر چۆنە. کەواتە سێکس پرسیاری سێیەممانە پرسیاری سێیەممان بریتە سێکس پایە و دەوری زان فەرقی هەیە پایەی سێکس پایە هەیە ئەو پایە دەوی بزانیت یەکەم دووەم دەوری سێکس سێکس پایە و دەوری وەک
ترازوية شاهدي شنو هذا فيلسوف جديد أول ترازوية أسلوبك وفكريشة سكس والترازوية لنيوان دينو هناك جواتا دتوانين اگر اندرين رازي بي خوزني بناي سؤالات عايز قرن نايمين سكس والترازو يبنيو عن دينو هناك اما عنواني كتابة كمان سكس والترازو يبنيو عن دينو هناك وين اللي يخش من بويا حزم لا اللي ترو اللي تدري على لا اللي ترو كم يوم أو نيوز بيكتب من بويا حزم لا اللي ترو إيه وشا خوينا هنتوش خوينا لا نخوش من بويا حزم لا اللي ترو إيه وشا شو كان إيه ومتى ذكرنا يلا بو دو خوش كردني خون كان كتاب نسينا الحمد لله هاي هاي Sparklar bir soru. Falsafa mı? Destekler. أو هات كده صفلك المولد أو صفلة بقوم دعوم لتعلم صفلة المولد حزم لشاكة شاكة أنا من ذلك وشيل من إذا أولى أوبرا أجر هندلين هذا أجرنا أمن دسم يكسر يقوم هندلين باب ستر لطلب بلام كزني رسم الجبري جانم إحساسهم هم قصي هندلين ما مثلا هاي زنا بتلويا هرلوي دانش أقول لكم بيعصي لك يا سيف كباش بيعصي لكم خلق جنبي أجر ينام لولا تامسون ميزز ريلو كسيات سيات او ريلو بردا وبكسر قسمه يلا بقول فاتولا هذا ما سكم كاب مترجمي فلسفي فرنسية ومعلومات نقهر فلسفي ذاك ما طابع لما أكيد وزارة سكان المدن عند الدولة والمدن ويساوي لك بخير بس خوش عالم وعالم سودان كم بتقول شوية جيدا أنا أشتغل بتقول هذا يعني لازم سياسي واحد طلباتنا دي بس كمان بيقول أنا من اليوم دي من زانم أو ما لدي فرهاد زيادة أو خوي بوني إخوان زان جماعة ناسي زانم مثلا عندك تشتكي دور سنة شو يكي وعديان عندي كذا كلي لبيني بس تانو لبيني ديني لا زمان تكسر وانيا وانيا أشتكي سنة شو توزن نامو يعني ويا صورة وسام بجدي قولنا بس لبيني هنا اشتكى لبيني ديني بلام أو بابك بابك الدين وهناك شيء جنوني مثلا يسمع هذا سويد حتى بشكل التواو يعني ترى بدأنا تجلا أو التيولوجي يعني هاي الناس يقولون شيء علينا بشكل
بابەتە کە دەخوێنێن پەیوەندی دین و هونەرە یعنی گشتی ئەوەی بۆچی لەبەرەوەی ڕێگای ئەو خوێندنەوە یان ئەو خوێنی بە گوێریکردن کە دین خۆی لە تایبەتی سەمبارداوی یان مەسیحی کە گوێری چۆن ئیسلام دەخوێندرێن وێ مەسیحیەت دەخوێندرێن دوای دینەکانی دیکە بیکە چۆن دنیا بینی دینی مەبەستم وەرە وەکو پێشکەرم لەو بابەتە کەم باس کراوی بەڵام ئەوە بزانین کە ئەو بابەتە بابەتێکی کۆنە یان لە مێژە باس کرد بۆ مانایی و بە تایبەتی لە سەردەمی ئێستادا دەکوتنیان بۆ کاری فرە کەلتوری فرە دینی و کۆمەلگایەکان ئەوەش بوونە هۆی پێداویستێکی گرنگ لەو کۆمەلگایە بۆی لە ڕێگای ئەو بابەتەوە بتوانێت پەیوەندی دین و پەیوەندی هونەر بەگشتی دەڕوانگەی چی بەتایبەتی نوێژی هزریەوە سەیر بکرێت باشە ئێستا پرسیارەکەەوە بوو تەمەنە من بابەتەکەی بەرهات بڵێ ئەوەیە کە من پێشەکی بۆ دەنووسم و کتێبەکەی دەنووسم کتێبەکە پرسیاری موضوعی سێکس و هونەر و شتیە و بابەتەی یعنی تۆزە ڕەنگە ئاسان نەی باس بەستانەوەی کە تۆزە بێتە یعنی کەسێکی دەوێت تۆزە مەزاج نا زێدی نا ئەوەتە ستایلش خۆی من ئەو ستایلەم نییە ئاویشم ڕەنگە زیاتر ناخۆشی ئەوە لایدەی نازانم بۆ باشە ئێستا بابەتەکەوە پەیوەندی دین و باوەی دین بناسی و هونەر بناسی ئەو پەیوەندیان پێکۆ چییە چیە هونەر چیە ناونیشانی بابەتەکە بە گشتی ئەوەیە ئێوە مەسەڵەن هەمتان دەزانن دین جیهانبینیەکی ڕۆحیە یعنی فەلسەفەیەکی ڕۆحانەیە میتافیزیکیە لەسەرەوەی بوون و وشیاری و عەقلی مرۆڤە بەو شێوەیە کە ئەوەی باز دەکات کە مرۆڤ مەسەڵەن چۆن دەژی چۆن دژی و بۆچی دروست بووە و چۆن دروست بووە و هەرچی چییە و پاشان دەبێت چونکە ئەوە بریتە لە ژیانی مرۆڤ مەسەڵەن چالاکیەکانی مرۆڤ چییە چالاکی پێدەدا ئەوەی کە ئەو مۆزوع دوانەیە مەسەلەی ڕۆحانیەت و مەسەلەی عەقلانیەت جەستە مادە و پاشان ڕۆح لەو بینەیدا دەبینی هونەر و دین تێ خۆی دەکەنەوە لەو پەیوەندی بینی مەسەڵەن جەستە یان مەسەڵەن دینی و شتێکی کردەوە عەقلی یان شتێکی مادی لەوەوە کە دین زیاتر باسیەکەی تێگەیشتنێکی یان تێڕوانیەکی خوێندنەوەیەکی بینینێکی هەستی هەیە بۆ بوون بۆ داهاتوو بۆ ئێستا و بۆ شتەکان تەنانەت بۆ هونەریش و هونەریش خۆی لە خۆیدا باسەکەی لە ڕووی گوێژیەوە پەیوەندی بەچی هەیە بە موضوعی هەستی دینی هەستی دینی یعنی واتە ئێمە لە ڕێگای هەستەکانەوە دەتوانین شتەکان ببینین و لێکیان بدەینەوە واتە هەست سەرچاوەی سەرەکی تێگەیشتنەکانی هێمەیە هەروەکو دینیش کە پەیوەندیەکی ڕۆحی هەرواتە دین ئەگەر لە هەستی تێپەڕی لە دین نامینێتەوە ڕاستیەکەی دەبێتە شتێکی عەقلانی ئەگەر ڕاستیەکەوێت وە بۆیەشە مەسەڵەن ئەوەی کە زۆرجێ سەرنجی شۆژدانەیە لە دیندا کە هەتا ئێستا مەسەڵەن نەهاتەنە ناو چوارچێوەی تەقس و جە و واتە سەرمۆنی و سروودی دینیدا مایتەوە مۆزوعی ڕوحانیەتە لەوانەش کە ئێوەزان مەسەلەی بابێ لاهوتیە یان ئەوەی کە دەتوانین بڵێن مەسەڵەن عیرفان و سۆفی بۆ جۆرشتانە ئەوەیە کە یعنی عارف ئینسانی دینی کە پەیوەندیەکی هەستی ڕۆحی لەگەڵ خوای هەیە لە ڕێگایەوە واتە مرۆڤ ناتوانێت لە ڕێگای ڕاستەکەی مادەوە یان عەقڵەوە لێکدانەوەی عەقلیەوە بتوانی پەیوەندی لەگەڵ خوا هەبێت هەر کاتێکی ئەو پەیوەندیە لەگەڵ خوا لە ڕێگای هەستیەوە ڕۆحیەوە گۆڕا ئەو کاتە خوا دەکرێتە ژێر پرسیار ڕاستەکەی بەو مانای دین کە دەیەوێت ئەو قودوسیەتە ئەو پیرۆزیەتە ئەو ڕوحانیەتە ئەو پەیوەندیە نەبینراوە کە بەڕاستی لەگەڵ
لەگەڵ خۆی لەگەڵ خوای بیهێتەوە چونکە عەقڵ ئەوە نەزانێ یانی چ دەبێت دەبێت بیخاتە پرسیارێک بکە ئەو بە چێ بووە چۆن بووە کەی بووە ئەو جۆرە پرسیارانەی وەزان کە ئەوە دەبێت پێویست بە شتێکی مادی دەبێت شتێکی عەقلانی ئەو کاتە قودوسیەتی یان واتە ئەو شەپەنجی ئەوە وا دەکا ڕاستیەکەی پارەی دین یان هێزی دین وزەی دین بپارێزی ئەو مۆزوعی ڕوحیە چونکە بە بینراو نابێت یان چونکە بەدەستە نابێت بە مادە نابێت لەو ڕوانگەیەوە ئەوە توانین بڵێن ئەو پەیوەندی بینی دین و بینی هونەر یانی واتە ئەوەی کاکە دکتۆر باسی کرد لە لای من دین ئەلتەرناتیڤی دینی هونەر ئەلتەرناتیڤی یان بە دینی دینی نییە بەڵکو هەردووشیان هاوڕێن هاوڕێیەکان وەکو لەو وانەیە بۆ چونکە بە پێبوونی حالەتێکی تۆیەکی ڕۆحی هەستی بینراو یعنی واتە جۆرێک لە مەستایەتی لە نەبینراوی لە ئێرە نەبوون یعنی لە زەوی ئامادە نەبوون ناتوانێت ڕاستەکەی داهێنان بکرێت یعنی هونەر ناتوانێت ئەو حاڵەیە ئەو شەپەنگە ئەو خەرمانەیە لەدەوری خۆی دروست بکارێت و لەو دۆخەدا نەژی و ناتوانێت داهێنان بکات یا هەر بۆشە پەیوەندی جیاوازی لە بینی مرۆڤی باڵێن دانیشتوان یان مرۆڤێکی عەقلانی لەگەڵ مرۆڤێکی هونەرمەند یان مەسەلەن ئەبەدیەتی مانەوەی ئەبەدەتی ژیانی هونەرمەند ئەوەیە چونکە لە دۆخێکی مەستانەی ڕۆحی لە بینراودا دەژی واتە هەمیشە نامۆیە لە لێرەدا لە حاڵەتی واقعدا لە حاڵەتی مادی و بینراودا هەروەک ئەوەی لە ڕوانگەی دینیشەوە خوا هەمیشە لە شوێنێکی دیکەیە لە هەموو جێگایە بینراو نییە هەر بەوەشە یعنی دوای بڵێن پیرۆزیەتی یان مەسەلەن مانەوەی ئەبەدیەتی بەردەوامی دین هەیە یان خودایە ئەو مانەوە وەیە هونەر ئەگەر بێت و هونەرمەند هونەر بەگشتی ئەگەر لەو دۆخە لێپەڕی نامێنێ هونەر نامێنێتەوە وەکو ئەوە چۆن دین لەو دۆخە بکرازێ عەقلانی دەوێتە بینراوە شتێکی لێکراوە وەی توانشتی دیکەی لێ دروست بکرێت بەڵام ئەوەی کە هەمیشە بەردەستە نابێتەوە ئەو مۆزوعی لێرە نەبوونی لە بینراویەتی خودایە بینەکان هاتاتیش ئەو حاڵەتی هەستەیە کە هونەرمەند هەیەی کە هونەر هەیەی بۆچی وێناکردنی شتەکان شتە جوانەکان شتە گەورەکان پیرۆزەکان وەیە لەو زیاتر ناکەم دوایە دێنێشە وایەکە بۆ کاتە لا استقبلت لا قوي للضوء قلت خوشویست بین وسم نعوج كتير سأو بحساب بشكل روسيا كمان إذا جهاز دوان لما ناري كمان بود خیلی خوشه خوشه درش برای من لو بۆ مانی دەستنیشان تێمەکەیم دوست ئەوانە قەتەکە باشە دوایە کردوستانەوە وەلی فەرەنگی دوست باش زۆربەیان ڕێکان قوربانی دوو بۆ مانی ڕوونە بۆیە من یەکسەر دێمە سەر ئەوەی دینچیە هونەرچە
دين بريتيا فلسفي خدا بومرو أما هندێک جاران گوتمان چە دین فەلسەفەی خودایە بۆ مرۆڤ ئەمما لە فەلسەفەی مرۆڤە هەندێک جار بۆ خوداش نۆقتە ئەمە نەمنووسی فەلسەفەی مرۆڤە بۆ مرۆڤ هەندێک جار بۆ خوداش نییە بەڵام واضحە بەڵام پشتیاوە هەندێک تا فیلسوفی وایە دەوێت من بۆ خۆ بنووسم زۆر وازە بۆ قسان دێت هەوڵم حتا پێم دەکرێت مڕەکەز وەکو هەندرێنی لەوەینەکەم زانە دەرێ ڕاست کەواتە دەبێت ئێمە بە کولتوور مختصری دین چییە هونەر چییە جیاوازیان ئەوجا بەحسکەن و تەواو بڕایەوە ئەگۆ هاتینە شتێک کرد نهاتینە لێرە جۆرە لەو بەرنوە وەنی هەڵە دەبێت کەواتە ئەمە یەکەم زانیمان دین چییە هونەر چییە ئەوە فەلسەفەی خودایە ئەوە فەلسەفەی مرۆڤە دووەم دین چوارچێوەیە کە تێیدا ئەگەر باوەڕت پێی هەبوو دەبێت پێی پابند بیت ئەگەر باوەڕت پێی هەبوو دەبێت پێی پابند بیت بەڵام هونەروان نییە چوارچێوەی دین دەبەستێتەوە چوارچێوەی هونەر چوارچێوەی ئیسلام بێزاریش چوارچێوەیە کەون حەزم لەو چوارچێوەیەش چوارچێوەی دین دەبەستێتەوە ئەمما چوارچێوەی هونەر ڕەنگە فێرت بکە هەر خۆی چۆن ئازاد دەبی تێدا بۆیە ئینسانی ڕۆمانتیک زیاتر هونەرمەندە مەلانیە مەلانیانە ڕۆمانتیک لایشێک چێ پۆشتا پۆشە دوزان تەریچی شتانەوەنیە بەس ئینسانی ڕۆمانتیک نەوەش کەواتە دین ناتوانی ئیبداعی تێدا بکەی ئیبداعی تێدا بکەی ڕەنگە بکوژن بەڵام لە رازایی لەناو دیندا هەموویان معتەقیدن کە شەرەفمەندترینن بەڵام ڕەنگەوانە پیاوی وایە خۆی بە زۆر شەرەفمەند دەزانی لەوێ من جە ناوی بەخشتەیە ڕەنگە خوا بیهایەتە ناوی زەویە
لە هونەردا ئەو باوەڕە نییە، ئەو خەمە نییە، ئەمە نەبووە پرسێک. فەرقێکی دیکەی بینی دین و هونەر ئەوەیە کە دەتوانم بڵێم بەداخەوە دین وا تێگەیشتون کە بریتیە لە کۆمەڵێک خەرافیات و ئەفسانە و قسەی قۆڕ و تەنانەت ئەیبیش ئەگەر باوەڕ بە دینێک هەبێت وای نهاتوە. ئەمە لە کاتێکدا کچم ستارە کرۆنەچی لێ بن پێ بەواستی دەنگەکەیتی ببینی کەواتە فەرقەکان لە هونەردا بە شێوەیەکی جیاواز. دین عیبەیەکە، هونەر خۆدەرخستنە پێیە. یعنی ئەتوو تەماشاکەی ئەگەر دوو کەس لە بۆت بێت یەکێکیان لە حەجێ هاتبیتەوە ئەوەی دیکە مەسەلەن پیاەکە هونەرمەندە سەرشکی هونەرمەندان دیارەوە خۆتان دەزانیت وە ئەتوو دەچیت لای کامیان بەپێی لەسەر گۆڕی بەخوایان خۆش دەرێن نێرەکە دەبڕە هەمووتان ڕێکتان لەمەلایە ڕێکتان لێ نییە بەس دوو کەس بێت یەک هونەرمەند یەک مەلاوی احترامێکی لێگری دەبێت کابرا مەلایە دەبێت سەرچاوەکان بەس مەلای هەمەم دەکەی ئەو هایە عەقڵ بان یان ئەلبەتە کەس نەما مەلا ویستم ئەو نقطەیەتان پێبینم کە مەسلەی دین و مەسلەی هونەر کەواتە هونەر تەربەتی فی الدین نییە وایە تۆ حەز ناکەی ئەدی تۆ حەز ناکەی واز لە تو لێرە بزانم دوایە لە مقەدیمەکە چ دەڵێت ليس نازاني خوي تكربها مشكلة كواتا دين بسمبور نيشانا كلا قرآن دا بشوي إيحاء كما يوحي إليك ربك نعم كم سورة يوحي إيحاء كالوحي وراته يعني العقيدة لقوا قربان القرآن خدا صنب علامات وعلامات يعني سويندم بنشانة كان كان اليوم كتابتي هيا هم كانوا هيا نشانة لسه نشانة كان باس نشانة الموديل تكا واي چندرم خوش بو باس نشانة كونه جاري نكريا باسی كذبا تورا بو چكا ايشي منا دستا حرف با همو نشانة نا الرقم هنا همو نشانة معناه حرف هشت كحفت وهشت هيك نقطتين مزدوجين كبت السكس واني ذاك اليوم قال لي حفت وهشت مثلا حفت بياوة داوودة هشت سنة هشت مارس قولي ليش كعمانها مو لنا وهود هن لنا وهنا دا بدك من
کەواتە ئەو نیشانانە هاوبەشن سمبولن لەناو دین و لەناو هونەریش بەڵام لەناو هەردووچیاندا ئەو نیشانانە بیرچوونەتەوە ئەم بە خۆ بەرەو فەیلسوفا حەقی خۆم ئەو قسانە دووبارە نەکەمەوە بەڵام واجبە لەسەرتانە بۆ شتێک دەرچەوت چونکە داوا لە هەندرێنی دەکەم کە پێشەچی بۆ ئەم کتێبە نووسیوە وەڵامم بداتەوە یان هیچ دەبێت بۆم ئیسپات کات ئایا لەناو کورد هەر پێویست ناکات چکە من جوابی دەمەوە نەبووە و لەناو عەرەب کەڵمی هەم هەیە شەمس المعارف الكبرى لەبیر ناکەم کە هەمووی ناخوێنە تۆتم لاپەڕەیەکم لێتمەوە دڵم زۆر خۆش وتم ئای گولەوە بەسی بەو ئەو شتانەیە کە من نووسیتم بیرم لێتەوە ئەو خدایە سێستا دێمەوە سەر پرسیارەکەم ئایا حەز دەکەم خوێنەری خۆشەویست هیچ کتێبێک هەیە لە بەردەستمان یان ئێمەی فەیلسوف و خەڵکانێک کە لەو مەسەلانە دەکۆڵینەوە یان پێویستە دەیان بکۆڵینەوە ئایا هەن بۆ ئەوەی غەیری ئەو کتێبەی هەندرێن و فەرهاد پیلباڵ ئێوە سوودی لێوەربگرن حەز دەکەم هەندرێن دوای داتۆ بچن لەسەر ئەو نیشانانە کە باس دەکەم کە هەموو حەروفی و هەموو ئەرقام دەگرێتەوە مثلا ژمارە هەفتە ژمارە هەشت هەر ژمارەیە ئەو هەموو حەرفە ناوەکان لە قەدیمدا چۆن بوونە چ بوونە بە چ شێوەیەک بوو ئەو هێمایانە کە ئێستا چونکە هەر حەرفێک معنایەکی هەیە و مێژوویەکی هەیە هەر حەرفێک ئەلف چۆن بووە بەم فراوانە ئەو پرسیارە کەواتە ئەگەر بکڕێنەوە سەر جیاوازەکانی نێوان دین و هونەر خاڵێکی دیکە هەیە کە پەیوەندی هەم دیسان بە هونەر هەیە هەم بە دین ئەویش سێکس کە جۆم لە هەندرێن بوو باسی کرد ئەو پەیوەندیانەی پێسەی لە نێوان سێکس و دین و هونەردا هەیە لە پێشەچی کەیفەتانەوە بەڵام هیوادارم خوێنەری خۆشەویست پاشەچەکەشی بخوێننەوە چونکە وەڵامی ئەو پرسیارانەی تێدایە بەڵام جارێ من درێژە بەو قسەیە دەدەم کە ئەگەر دین و هونەر جیاوازیان نیشان تێر بکەین ئەو زۆرتانین قسەکانمانشی بکەینەوە دەوتم لە دین و لە هونەردا هەیە بەڵام بە شێوەیەکە پارتایی سێکس لەناو قورئاندا